خی گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەگەری دواخستنی کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک و پەرلەمانی کوردستان لە ئارادەیە وا بڕیارە بە پێڕێکەوتنی پارتیەکەتی هەژدەی ئەم مانگە هەردوو کۆبوونەوەکە بەڕێوە بچێت بەڵام تاکو ئێستا ڕوون نییە ئایا دەتوانرێت لەو وادەیە کۆبوونەوەکان ئەنجام بدرێت یاخود نا. بە میواندارێک لە بەڕێزان لە ستودیۆی سەرەکی ئەروەر حسێن ئەندامی مەکتەبی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان هەروە لە شاری هەولێر دکتۆری برای محەممەد مامۆستایی زانکۆ تاوتوی ئەم پرسە دەکەین سەرەتا ڕاپۆرتەی دەبین. هەرچەندە لە کۆبوونەوەی 5 شوبات لە نێوان یەکێتی و پارتی بڕیار درراوە هەژدەی ئەم مانگە کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک و پەرلەمانی کوردستان بکرێت بەڵام پێ ناچێت کۆبوونەوەکان لە وادی خۆیدا ئەنجام بدرێت. یەکێتی دەیەوێت لە یەکەمین کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک پارێزگارێکی نوێ دابدرێت و کۆبوونەوەکەش لە کەرکووک بێت بەڵام بەپێی کارنامەی ئەنجومەنی پارێزگا دانانی پارێزگا لە دانیشتنەکەی ڕۆژی هەژدەی مانگ نییە. بەپێی کارنامەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە کۆبوونەوەی ئەنجومەنەکە تاوتوی ڕەوشی ئەمنی و ئیداری شارەکە دەکرێت بەبێ ئەوەی ناوی شوێنی کۆبوونەوەکە باس بکات. جگە لە ناکۆکی پارتی و یەکێتی لەسەر کۆبوونەوەکە عەرەب و تورکمانەکان کە خاوەنی 15 کورسین بڕیاریان داوە بەشداری کۆبوونەوەکە لە هەولێر نەکەن. سعدی ئەحمەد پیرە وتەبێژی یەکێتی نیشتیمانی لەبارەی شوێنی کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ڕایگەیاند برادرانی کەرکووک بڕیاری لەسەر دەدەن و مەکتەبی سیاسی یەکێتیش پەسەندی دەکات. ئەو مەوزوعی ئەگەم بەست پارێزگاری کەرکووکە زیاتر برادرانی کەرکووک لەو مۆزوعە هینیان هەیە بڕیارەدەن لەسەرەوە. یعنی پێشنیارەکە پێشنیاری ئەوان دەبێت ئێمە ئەگەم سادەقەش بکەین لەسەر پێشنیاری ئەوان سادەق. یعنی مەکتەبی سیاسی ئەگەر ڕازیش بێ لەسەر پێشنیاری ئەوان ڕازی. لای خۆشیەوە مەحموود محەممەد وتەبێژی پارتی دیموکراتی کوردستان ئاماژە بۆ دەکات کۆبوونەوەی پەرلەمان و ئەنجومەنی پارێزگای کەرکووک دووشتی لە یەکتر جیاوازن و کۆبوونەوەکەش لە هەولێر دەکرێت. دوشتی لێک جیاوازن و لەسەرتاوە ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان گوتومانە ئەو کێشانەی کە لە بەغدا هەمان ئەو کێشانێکە لە کەرکووک هەمان ئەو بابەتانەی کە لە هەرێمی کوردستانە هەمانە هەر یەکە عیلاجی تایبەتی خۆی دەوێت و ڕێکاری تایبەتی سیاسی یاسایی خۆی هەیە کەواتە دەبێت بە جیاواز لە یەکتری ئەمانە ئەنجام بدرێن. و مەسلەی کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگا بریتی نییە لە بەس لە لیستی برایەتی بەڵکو لە کۆی ئەو ئەندامانەی کە پێکەنەری ئەنجومەنی پارێزگان چەندیان بەشدار دەبن و چێ بەشدار دەبێت ئەمە مەوزوعچکەیەکە لەو کاتەدا دەزانرێت دیارە ئێستا خەریکی ئەوەن کە زمینەی ئەنجامدانی کۆبوونەوەکە ئەنجامدەن و سەرۆکی ئەنجومەنەکە خەریکی ئەو بابەتەیە و ئەجندای خەریکن بۆ دادنێن بۆ ئەوەی کە لەگەڵ هەموو لایەنەکان بگەنە ڕێکەوتنێکە ئەجندای یەکەمیان چی دەبێت و ئەوەی کە بە مەسلحەت زانراوەکە کۆبوونەوەی یەکەمی ئەم ئەنجومەنە وەکو دەستپێکردنی ئیشەکە لە هەولێر بێت دوای ئەوە ئەنجومەن لەکوێ بخۆی بڕیار دەدات بۆ کۆبوونەوەکانی ئەوە دەمێنێتەوە اختیاری خۆیان. دوای زیاتر لە 4 مانگ لە ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان تاوەکو ئێستا نەتوانراوە پرسی پێکەینانی کابینی نوێک لێ بکرێتەوە. هۆکارەکەشی دەگەڕێتەوە بۆ بێمتمانەی نێوان پارتی و یەکێتی. بۆیە هەردوو کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک و پەرلەمانی کوردستان لە یەک وادەدا دانراون. ئەگەر هەر یەکێکیشیان گرفتی بۆ دروست بێت ئەوەی دیکەشیان ناکرێت. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان کاک نۆر بەخێر بەنگ سەرتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. پێتان وایە کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک و هەم پەرلەمانی کوردستان لە ژدەی مانگ ئەنجام بدرێت؟ زۆر سوپاس. لە ڕاستیە ئەو دانیشتنانەی پێشتر 5 کۆبوونەوەی ڕابردووی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی پارتی دیموکراتی کوردستان دوایین کۆبوونەوەی بۆ نەتیجە گەیشتووە کە پرۆژەیەکی سیاسی بنووسرێ و لەو پرۆژە سیاسەیە هەموو ئەو قەیران و گرفتانەی کە هەیە لە نێوانی یەکێتی و پارتی و ئەجێندای پڕکێشن یەکلا بکرێنەوە. یەکێتی نیشتیمانی کوردستان لە کۆبوونەوەکانی ئەو هەموو 5 کۆبوونەوەیە جەختی کردوێتەوە کە بەغدا و کەرکووک و هەولێر یەک پاکێجە بەیەکەوە و ئەوان
بەو مەرجە بەشداریەکەن لە حکوومەت و دانیشتەکان بەوە کۆتایی دێ کە مثلەن جگە لەسەر کۆمار کە ئێستا کاندیداتۆرەکە یەکێتی نیشتیمانی کوردستان سەرکەوتووە وەزیری داد بدرێ بە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوە یەک دووهەم لە کەرکووک جگە لەوەی کە ئیستیحقاقی یەکێتی نیشتیمانی کوردستان 6 کورسیە بۆ پارتی دیموکراتی کوردستان بەشداریە بایکۆتی هەڵبژارنەکانی کردبوو لەوێ داواکە کە پارێزگارەکەش هەم کورد بێ و هەم یەکێتی بێ ئەوە دوو ئەم خاڵی سێهم ئەوەی کە پەیوەندی بە هەرێمی کوردستان و هەولێرەوە هەیە ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو ڕێکوتنە سیاسیە داوای کردووە و گرنگترین خاڵ یا ئەجێندای یا بنەما سەرنجەکەی ئەو ڕێکوتنە بریتە لە شەراکەتی ڕاستەقینە ڕاستەقینەشی کراوەتەوە بە تەفاسیلی قسە لەسەر ئەو ڕێکوتنە دەگەڵین ئەو ڕێکەوتنە دەکەین کە یەکێتی دەیواژووکە بەس پێ دوای کۆبوونەوەکە ئەنجام بدرێت ینی ئێستا لەم پەر هەیەوە لە بەردەم کۆبوونەوەکە تاژدەیمان یەک لەم پەر هەیە کە پارتی دیموکراتی کوردستان و ئێستا کاک مەحموود محەممەد وتەبێژی پارتی دیموکراتی کوردستانیش لە قسەکانیە جەختی لەسەر کردەوە کە ئەوان نەیانوتوە مەسەلەن بەغدا و هەولێر و کەرکووک یەک پاکێجە کە ئەمە ڕێک 100% پێچەوانەی بۆ چوونەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەگەر بەم نەهجەی کاک مەحموود بڵێ یەکی پارتی دیموکراتی کوردستانەوە بێگومان ئەو کۆبوونەوەی پێ ناچێت ئەنجام بدرێ و ئەمەش پارتی دیموکراتی کوردستان مەسەرەن هۆکارە لەبەرەوەی کە پێشتر لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان بڕاندویانەتەوە چی بڕاندوێتیەوەی کە چی براوەتەوە لە کۆبوونەوەکە ئەوەی کە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان هەژدەیمان هەڵەبژێردرێ و هاوکار لەگەڵ ئەوە پارێزگاری کەرکووک یالانی کەم کۆتا بڕیار لەسەر چارەنووسی کەرکووک و ئەو بابەتانی کە یەکێتی نیشتیمانی کوردستان جەختی لەسەرکاتەوە و مثلا یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاستە پارتی دیموکراتی کوردستان لە کاندیداتۆرەکەی یەکێتی لە کەرکووک گلەیی هەبوو و ناڕەزایەتی هەبوو هەتا ئێستا مەسەلەن ئەو وینەی ئەو تووڕەبوونە ماوە لای پارتی دیموکراتی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان ڕقمی ئەو ڕایەتیەوەکە ولا وەگەڵەوە یەکێتی نیشتیمانی ئەوە ژەزانی کە پارتی دیموکراتی کوردستان 45 کورسیەنەوە ئەکسەریەتی دەنگەکانی هێناوە و قسەشی نەبووە لەسەرەوەی کە پارتی دیموکراتی کوردستان باسی دوو سەرۆکایەتی گرنگەکە لە کوردستان هەم سەرۆکایەتی هەرێم و هەم سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران وەزائیدەن ئەوەی کە لەو پرۆژەی یاساییە لەو ڕێکوتنی کە یەکێتی داوایەکە داوای کردووە کە ئاژانس ڕایشکاری ئاژانس و دەستگای زانیاری و ئاژانسی پاراستن وەزائیدەن دادگا ئەوانە هەمووی پۆستی باڵان پێویستە مەسەلەن یەکێتی داوای کردووە ڕاوێژکار پۆستێک بێ و جێگری ڕاوێژکار و سەرۆکی دەستگای ئەنجومەنی ئاسایش ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایش بەوەکو پۆست حساب بکرێت بەڵێ ناکرێت مەسەلەن ئەوان ئەو پارتی دیموکراتی کوردستان ئەوەی پێپۆز نەبێ کە پۆستێکی حساس و گرنگە لە هەموو دنیاەک لە هەرێمی کوردستان وەڵحاصل لەسەر ئەوانە بە پێی قسەکانی بەڕێز کاک سعدی ئەحمەد پیرۆش پارتی دیموکراتی کوردستان لەسەر ئەوانە خلافی نەبووە تا ئەوەی کە ئەمڕۆ کاک مەحموود محەممەد بۆی ئەگەر بەم خلافانەوە بچن کۆبوونەوەکە سەوری من سەرکەوتو نابێ و ڕەنگە کۆبوونەوەی پەرلەمانش نەکرێت سوپاسم دواتەگەڕێم وڵای بەرست کاک دکتۆر ئەگەر بێم لای بەڕێز سوپاس بۆ بەشداری بەڕێستان سەبارەت بە ئەوەی کە پارتی یەکێتی هەردوو کۆبوونەوەکەی پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی پارێزگای کەرکووکیان خستۆتە یەک وادە ئەمە گزارش لە سیدەکە گزارش لەوەی کە ئێستا بمتمانەیەکی قۆڵ لە نێوان لایەنە سیاسەکان بەگشتی و لە نێوان پارتی یەکێتیش بە تایبەتی بوونی هەیە بەنای خۆی بەخشندەی میهرەبان زۆر سپاس بۆ بەڕێستان و زۆر سپاس بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام ئەڵبەتە ئەوەی کە جەنابتان باسی لەو دەکەن و قسانەی کە ئێستا هەیە لەسەر تەشکیلکردنی حکوومەتی هەرێمی کوردستان و کێشەی کەرکووک و هەروەها ئەو کێشەی کە لە بەغدا ماوەتەوە بۆ تەشکیلکردنی و تەکمیلەکردنی وەزارەتەکەی حکوومەتەکەی عادل عەبدولمەهدی بە وەزارەتانی کەما بەڕاستی ئەمانە گرێدانی سێ کێشەن سێ قەیرانن پێکەوە کە دەکرێت ئێمە لێ بخوێنینەوە کە فعلەن بێمتمانەیی و نەبوونی ڕێکەوتن و ئیتیفاق لە نێوان ئەم دوو هێزەدا هەیە کە بۆ خۆیان ئەم دەسەڵاتەدا بەش دەکەن لە نێوان خۆیاندا گرفت ئەوەیە لێرەدا ئەمە دەبێت پرسیارەکە بە جۆرێکی ترکەین ئەم قەیرانانەی کە ئێستا لە بینی ئەم دوو هێزەدا ماونەتەوە و بەردەوام دەڕوات و کات دەکوژێ و چارەسەر ناکرێت بەڕاستی کێ لێ زەرمەندە هاوڵاتی لێ زەرمەندە ئەم هاوڵاتیانەش ئێستا بوونەتە سوتماکی ئەم ململانەیە مەسەلەن بۆ نمونە بەستنەوەی کێشەی بەغدا کێشەی کەرکووک کێشەی هەرێم بە تەشکیلکردنی حکوومەتی هەرێمی کوردستانەوە پاشان ئەمانە ڕەنگ و ڕیشەیەکی مێژوویان هەیە و هەرێکی لەم هێزانە دەیەوێت هەژمونی خۆی بەسەر
لەم قەیرانە بۆ نمونە چارەسەرکردنەکەی بەلای ئەودا بکشێتەوە بەڕاستیمانە هەمویان ئەوەیە کە فعلەن هاوڵاتی لێ زەرمەند دەبێت هاوڵاتی چ لە کەرکووک چ لە هەرێمی کوردستان و هەروەها پێگەی هەرێمی کوردستان لە بەغداش بۆیە پێویستەکە ئێمە بە جۆرێکی تر لەم قەزیە بڕوانین کە بۆچی ئەمانە دووبارە دەبنەوە مەسەن خۆ کێشەی بەغامە یەکەم جار نیە کێشە دروست بێت نێوان پارتیویکێتیدا ئەمە کێشەی کەرکووکەمە یەکەم جار نێوە لە هەرێمی کوردستان ژەمە کێشانە نیە بەڕاستی هەموو دەگەڕێتەوە بۆی کەەوە ئەم دوو هێزە دەیانەوێ کێشەکانە چوارچێ و سنووری خوانە حل بکەن ئەمەش بەڕاستی وا دەکات کە هێزگەلێکی تر وا دەکات کە هاوڵاتی وا دەکات کە مؤسسەکان بە شێوازێک بێت کە فعلەن مۆرکی حیزبەتیە زاڵ بێت نەک مۆرکی ئەوەی کە بە مؤسساتیکردن بە دامەزراوەیکردن و دوجار بگەڕێنەوە سەر مڕبەعی یەکەم کە ئێمە باسەوە بکەین ئادەی وەرە دیسانەوە ئەم دامەزراوانی کە هەمان بە دامەزراوەی بکرێن و کۆمەڵێک ئەدای باش هەیە کە لە دامەزراوە جیهانەکانە چاوەڕە دەکرێت لەوەی هەرێمی کوردستانەوە بین بۆ نمونەیان پەرلەمانێکمان هەیە حکوومەتێکمان هەیە دەسەڵاتێکی دادوەریمان هەیە ئەمانە ڕۆک و دەسەڵاتی دادوەری و حکوومەت و پەرلەمانی وڵاتانی پێشکەوتو وڵاتانێک کە فعلەن خۆناغێکیان بڕیوە لە دیموکراسی و خۆناغێکیان بڕیوە لە شەفافێت و دابشکردن دەسەڵات و هاوبەشیکردن دەسەڵات و دابشکردنی ئەو سەروەتانەی کە هەیە بەسەر هاوڵاتەندا بە شێوازێکی یەکسان و شەفافیەت و عەدالەت و ئەم کۆمەڵە چەمکانی کە بەڕاستی ئێمە ڕۆژانە دەیویستین و قسەی لەسەر دەکەین گرفتەکە لەوێ ئەمانە هیچی نەبوونەتە بابەتی گفتوگۆ بابەتی گفتوگۆ تەنها ئەوەیە من لە بەغدا وەزارەتێکم دەوێت و دوو وەزارەت بەرە من سەر و کۆمارم دەوێت و ئەوە بەرە لە کەرکووک من دەبم تۆ نابی ئەو دەبێ وەڵام من ینی ئەم کێشانە بەڕاستی وای کردووە هەمومان بگەینە ئەو دەرئەنجامی کە فعلەن بێئومێدیکی زۆر باڵی کێشا بەسەر بارودۆخی کۆمەلگای کوردی بە هەرێمی کوردستان کە بۆچی دوای ئەو چەند مانگی لە تەشکیلکردنی حکوومەت ئێستاش دێنەوە سەر مڕبەعی یەکەم ئایا هەژدەیمان کۆبوونەوەکە دەکرێت ناکرێت بۆ ناکرێت ینی بەڕاستی هەموو دەگەڕێتەوەی کەەوە وەکووتم کۆمەڵە چەمکی ئەساسی هەیە نەکراوەتە بنەما بۆ کە خزمەتی هاوڵاتی بکرێەوە لێوە لەسەریدا بمەزرێەوە ئێمە نەمانتوانین ئەمانە بەرجەسە بکەین مەبەسم کورد وەکو خۆی ئەو هێزە سیاسیانی ئەو عقلەتە سیاسی کە عقلەتێکی استراتیژی نییە عقلەتێکی بیناکردنی عقلەتێکی بەرە پێشبردننی کۆمەلگا و دامەزراندنی ژەرخانێکی گرنگی بۆ ئەم کۆمەلگایانە بۆ وای کردو فعلەن دوجاردا هاوڵاتی زەرمەندی یەکەم دەبێتیایدا و براوە یەکەمیش دەستەیەکی ئەوەیە کە دەبینین بەڕاستی ئەوەی دەبینین کە لە کۆمەلگا کێ زەرمەندە و کێ سوودمەند و قازانج بەدەستە باڵێ زۆر باشە بەس کاک تۆ سەوارت بە کەرکووک کە هەردوو کۆبوونەوە کۆبەیەکەوە بەستراون و ئێستا خەڵکی کەرکووک مەسەلەن لە بارودۆخێکی خراپدایە تەنانەت هۆکاری چێکەم دوێزە لەسەر شوێنی کۆبوونەوەکەش بە تاواتی یەکلا ناکرێنەوە مەسەلەن هێزێک پێی وایە دەبێت لە کەرکووک بکرێ یەکیان پێی وایە دەبێت لە هەولێر بکرێ ینی کێشەی کەرکووک زۆر لەوە گەورەتر نییە کە تەنها ئێمە مەسەلەن حیزب سیاسیەکان لەسەر دوو حیزب لەسەر شوێنی کۆبوونەوەکەش ڕێک نەکەون کاک حەکیم خۆی گرفتەکە لەوەدا ئێمە کێشەی کەرکووک کێشەی تەنها ئەمڕۆ نییە و کێشەی تەنها پارێزگان نیە کێشەکە کێشەی مادەی سەوچلە و ئەم مادەی سەوچلە جێبەجێ نەکرا کۆمەڵی ئەو مێژوویەکی هەیە من ناسمەوە تەفاسیلەیەوە و ئێستا هاتوو دەسەرەوەی کە نێوان پارتی یەکێتیدا پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەرەوە کۆگنین کە کێ بکەن بە پارێزگاری ئەمە و هەروەها چۆن تەعامل لەگەڵ ئەو بارودۆخە بکرێت کە لە کەرکووک هاتۆتە بوون ئەمەش بەڕاستی هاوڵاتیان لێ زەرمەندە کورد لێ زەرمەندە بێ یعنی ئێمە لە 2023 تاکو 2010 با بڵێن ئەم دەسەڵاتە بەدەستی کوردەوە بۆ زیاتر کورتیا زاڵ بۆ لە کەرکووک و مەسەلەن ئەگەر سەری ئەو مێژووە بکەم بەڕاستی ئێمە شتێکی وان ئەتوانرا زۆر شتی گەورە بکرێ نەکراوە ئەتوانرا زۆر کێشە چارەسەر بکرێ نەکراوە ئێستا دەسەرەوەی کە پارێزگا دابنێن پارێزگاش بۆتە کێشە نێوان پارتی یەکێتی و چۆن دانیشتنەکەش بۆتە کێشە لە نێوان ئەنجومەنی پارێزگای کەرکووک چۆن دابنیشن چۆن کێشەکە چارەسەرکەن بەڕاستی وەکوتم ئەمە هاوڵاتی تیا زەرمەند دەبێت دوجار ئەم دوو هێزە دەگەنە ڕێککەوتن دوجار ئەم دوو هێزە دەگەنە سەرەوەی کە کێ بکەن بە پارێزگا چۆن ڕێککەوتن لە کێش لەسەر کێشەکان بکەن و چۆن بتوانن ئەو پۆستانە لەوێ دابەش بکەن بەسەر خۆیاندا و چۆن کێ بکە بە پارێزگا و کێ بکە ئەو پۆستانەی کە وتم لە کەرکووکە هەیە دابەشی بکە بەڵام دوجار لەم بارودۆخەی کە بەسەر کەرکووکە هاتۆ بەسەر ئەو ناوچانەدا هاتۆ کە بە ناوچەی 140 و ناوچە متەنازعەلایە و ناوچەکانی ناوچە کوردستانەکانی دەرەوە ئیداری هەرێمی کوردستان
ئەمانە هەمووی دەرەنجامەکەی یەکشتە کە فعلەن بەرژەوەندی گشتی زاڵ نەبوو بەسەر بەرژەوەندی حیزبی بەرژەوەندی تاکەکەسی و بەرژەوەندی لایەنێکی سیاسیدا. بەڵێ سوپاس دەکەم کاکتۆرکا گەنۆرگەرم بڵای بەڕێزت ئەوەی کە ڕوونە ینی ئێستا مێمە بینیمان کە کارنامەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک کە بڵاو کراوەتەوە دانانی پارێزگاری تێدا نییە پێ دوای ئەمە دەبێتە کێشە لە بەردەم کۆبوونەوەکەی پەرلەمانیش خۆی لە ڕاستیە من هەم بۆ وڵامی و پرسیارە هەم بۆ وڵامی جەنابی دکتۆر مەسەلەن من لە دکتۆرە پرسم بۆچی پۆستی سەر و کۆمار ئیستیقاقی قانونی و حیزبی و سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان نییە ئیستیقاقێتی ئەوە لە دروستبوونی تازەی دەوڵەتی عێراقەوە وابووە مەسەلەن بۆچی پۆستی پارێزگاری کەرکووک کە کورد 6 کورسی هێناوە مەسەلەن یەکێتی نیشتیمانی 6 کورسی هێناوە بۆچی ئیستیقاقی ئەو نییە و پارتی دیموکراتی کوردستان بۆ نایە لە هەولێر کۆبوونەوە بکە پارێزگارێک هەڵبژێردرێ پارتی دیموکراتی کوردستان بەداخەوە بۆ چوونەکەی ئەوەیە کە احتیلال کراوە باشە بۆ لە شنگال قایم قامەنێری و بۆ لە مووسڵ کە لەوێ هەیەە بەڵێ بۆ لە کەرکووک بۆ لە مووسڵ بەشداریەکەی بۆ لە کەرکووک پارتی لە مووسڵ بەڵێ پارتی لە ئیدارەی مووسڵ بەشدارە و پێشتری جێگری پارێزگار لە مووسڵ پارتی بووە مەسەلەن هەشتی شعبیتیایە دەرکردنی هەشتی شعبی ئاساییکردنەوەی ئەو بارودۆخە بە چیە بێ بۆی کە پارتی دیموکراتی کوردستان بەشدارێکی فعال بێ ئەو کۆبوونەوەی کە ئێستا مشتومڕی لەسەر لە کەرکووک یا لە هەولێر بێ جەناب بدێڵی خۆی لە ئەسڵابێ لە کەرکووک بێ بەڵام پارتی دیموکراتی کوردستان ئەڵێ ئێمە ناینە کەرکووک یەکێتی نیشتیمانی کوردستان ناچارە بۆی کە کۆبوونەوەکە نەخێبا لە هەولێر بێ نەخێبا لە سلێمانی بێ نەخێبا لە دۆک بێ بۆی کە کێشەکە حەل بێ ئەمە مۆزوعەکە ئەوەیە و دوای مەسەلەن بە جەنابەت بڵێم یەکێتی نیشتیمانی کوردستان ئەخیر ینی لە دوایین دانیشتنەکانیەوە بۆ ئەگەر مەسەلەن ئەم ڕێکەوتنە سیاسیە نەکرێەوە هەردووکیان نەگەنە نەتیجە یەکێتی نیشتیمانی کوردستان بەشداری حکومەت ناکە و ناکرێ مەسەلەن فەرمی کراوە وتراوە و بەڵام یەکێتی نیشتیمانی هەمیشە ویستوێتی مەسەلەن پرۆسەکە تێپەڕێنێ و گرفتەکان تێپەڕێنێ لەگەڵەوە سا مەسەلەن لەو راپۆرتی کە لە بەردەستی منایە و لەو راپۆرتانی کە گلەیی لە پارتی دیموکراتی کوردستان کراوە مەسەلەن 2 ملیار و 200 میلیۆن دلار لە یابان قەرز کراوە بەڵام 2 میلیار و بەڵێ 200 میلیۆن لەوە تەنها 450 میلیۆن دلاری بۆ سلێمانی خەرج کراوە ملیارێک و 200 میلیۆنی نزیکەی بۆ هەولێر بوو وەی تری بۆ دۆهۆک بووە و 2 میلیۆن دلاری پێم وایە بۆ هەڵەبجە سەرف کراوە مەسەلەن لە یەکێتی نیشتیمانی لەسەرەوە گلەی هەیە لەسەر وەفدە دیپلۆماسیەکان گلەی هەیە لەسەر دابەشکردنی پۆستەکان گلەی هەیە مەسەلەن یەکێتی نیشتیمانی پێی وایە ناکرێت مەسەلەن سەرۆکی هەرێم سەرۆکی ئەنجومەنی وەزیران سەرۆکی ئاسایشی ئەنجومەنی ئاسایشی نیشتیمانی سەرۆکی ئەنجومەنی قەزا و سەرۆکی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە و چی ئەمانە مثلەن بە یەکسانی تەوزیع نەکرێن و لەگەڵەوە شەماف و ئیستیقاقی یەکێتی مثلەن یەکێتی بۆیە داوای ئەم ڕێکەوتنە سیاسیەکە بۆی کە ئەو گلەیانە و ئەو پرسە سیاسیانەی کە هەبوو ناوسەنگ بوون ڕاست بکرێتەوە و لەگەڵەوەشە من پێم وایە یەکێتی بە نەزەری ئەتیبارەوە وەرەگرێکەوە کوتەمە بێ حسابی تەنها 21 کورسی بکە پارتی دیموکراتی کوردستانیش بە حسابی 45 کورسی بۆ خۆی بکە قبوڵە یەکێتی نیشتیمانیە بێ ئەوە وەربگرێ کۆمەڵی ئیسلامی حسابی ئەو 6 کورسی خۆی بۆ بکرێت ئەو 6 کورسی خۆی بۆ بکرێت بەقەدەر خۆی مەسەلەن ئەگەر زیاتری نادێتێ کەمتری مەدەری یەکگرتووی ئیسلامی مەسەلەن کە بەشداری ناکە خۆی ساکردێتەوە گۆڕان بەقەدەر خۆی بەڵام مەسەلەن بۆچی جەقت دەکەیتەوە لەسەرەوەی کە نوێنەرێکی بەرەی تورکمانی جێگیری دووهەمی سەرۆکی پەرلەمان بێ بۆ جەقت لەسەرەوە ناکرێتەوە کە ئەمە نوێنەری دیموکراتی ئاشوور بەبەسمەوەیە کە فشاری تورکیا لەسەر ئەم وەزع هەیە بەڵام ڕەنگە بۆی وێش بڵێ مەسەلەن فشاری تر هەیە ڕەنگە پارتیش بڵێ فشاری لایەنێکی دەوڵەتێکی تر لەسەرەوە مەسەلەن لایەنەی فشاری ئێرانیش لەسەر یەکێتی نیشتیمانی هەبێ بەڵام مەسەلەن ئەو فشارە کامەیەک هەیە ئێران واکە جێگرێکی دووهەم مەسەلەن ئەبێ بدرێ بە ینی ئێستا و فشارە هەیە ینی ئەوە زانیاریە کە فشاری تورکیا هەیە بۆچی بێگومان تورکیا جێگیری دومی پەرلەمان بێگومان و تورکیا دەخالەت دەکا و کۆماری ئیسلامی ئێران دەخالەت دەکا ئەوانە دەخالەت دەکەن لە کاروباری هەرێمی کوردستان و لە حکوومەتی عێراقیش وازەحە بەڵام گرفتەکەوەیە کە تۆ مەسەلەن بۆچی و یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئێمەمانەوێت ڕێکەوتنێکی سیاسی بکەین لەگەڵ برادرانی پارتی دیموکراتی کوردستان بۆچی ئەوە ئیلحاقەکان ڕێگریەکەن لەسەرەوەی کە وەزیری داد نەدرێ بە یەکێتی ینی بدرێ بە گۆڕان نەدرێ بە یەکێتی مەسەلەن با بێلایەن بێ یا باز لە بێلایەنبوونی پارێزگاری کەرکووەکرێ باشە کەواتەوە بە هەولێریش ڕاستە با پارێزگارێک بێلایەن بێ با کۆمەڵی ئیسلامی بێ ئەکرێەوە مەسەلەن ئەگە پارێزگاری هەولێر کۆمەڵی ئیسلامی بێ با پارێزگاری کەرکووکیش مەسەلەن با یەکگرتوو بێ قبوڵە بەڵام کە تۆ مەسەلەن بۆ لەوێ یەکێتی 6 کورسی هێناوە گرفتەکەوەیە بە نەزەری من پارتی دیموکراتی کوردستان
ئەو مۆزوعی سەر کۆماری یەکێتی نیشتیمانی کوردستان تێپەڕێنێ و لەم بارێشەوە کاک نەبێ ئەوە کاک حەکیم ئەوەش بڵێم کە جەنابی کاک مەسعود مەسەرەن ئەبێ گەورەی بنوێنێ لە غیابی خوا خۆشبان جەنابی مام جەلال و جەنابی کاک نەوشیروان ئەبێ مەسەرەن گەورەی بنوێنێ ئەم گرفتانە چارەسەر بکە و مەسەرەن ئەبێ لەگەڵ مامۆستا عەلی باپیر مامۆستا سەڵاح و لەگەڵ کاک عومەری سێعەلی مەسەرەن دانیشتن بکەن ئەو هەموو گرفتانە هەیە دانیشتنیشان نەکردووە بەیەکەوە مەسەرەن ڕێکەوەم کاک مەسعود وەکو برا گەورە بێ مەسەرەن قەیچێ کاکە وەزارەتێکی زیادە بدرێ بە کۆمەڵی ئیسلامی یا بە یەکێتی نیشتیمانی کوردستان هیچ لە مۆزوع ناگۆڕێ ئەوە بە تەسەووری من پێویستی بە گەورەی ڕوون بێ لای بینەرە ئێستا گەر لە کۆبوونەوەی هەژدەی مانگی ئەنجومەنی پارێزگای کەرکووک پارێزگار هەڵ نەبژێردرێت کۆبوونەوەکە ناکرێت ئەوەندەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان داوای کردووە وەکوتم بەغدا کەرکووک هەولێر یەک پاکێجە بە یەک باشەیەک پاکێجە بزمە مەسموێت دەبێت لە هەمان تەوقیتە کە سەرۆکایەتی پەرلەمان هەڵ دەبژێردێت دەبێت پارێزگاریش هەڵبژێردرێت تەنها لە یەک حاڵەتە ئیمکانی هەیە بکرێت ئەگەر پارتی دیموکراتی کوردستان گرنتیەک و زەمانەتێکدا کە ئەندامانی خۆی ڕاست پێرێ بچنە کەرکووک و پارێزگارێک کورد بێ و یەکێتی بێ یەکێتی سوورە لەسەرەوەی ئەو پاکێجانە وەکو چۆن لە هیوادارم پارتی دیموکراتی کوردستان درک بە باشتر بە وەزعەکە بکە و نەکەوێتە ئەو ململانەی کە لە بەغا ڕوویدا بۆ پۆسی سەر کۆمار و تا ئێستاش تەسیری نێگەتیفی لەسەر پەیوەندیەکانی یەکێتی و پارتی وەکو دکتۆر وتی لەسەر خەڵکی کوردستانیش جێهێشتووە ئەوان مەسەن تا ئێستا پارتی دیموکراتی کوردستان ئامادەگی دەرنەبڕێەوە پێشوازی لە تکۆ بەرهەم بکە پێشوازی لێ بکە لە کاتێک بڵێ ئامادەنین ئێستش نەخێر بە ڕسمی وتویانە بابێتە هەولێر بەڵام خۆت گوێ لێ و ئەندام پەرلەمانەکانی ناڵەن بابێتە هەولێر لە قەڵاب سوور بۆ خۆی پیاسە بکە بەڵام ئێمە چۆنە بێ ئەندام پەرلەمانی حیزبێکی هاوپەیمان و دۆز ئاوا قسە بکە لەگەڵ سەر کۆمار مەسەلەن سەر کۆمارێکە ئەکسەریەتی شیعە و سوننا حساباتی تایبەتی لەسەرەکەن ڕێزی یەگرن مەسەن با دکتۆر بەرهەم نەبێ هەر کەسێکی تر بێ مەسەن ڕەنگە لە کابینەکانی داهاتووە سەر کۆمار کاندیدێکی لایەنێکی تر بێ یەکێتی نیشتیمانی کوردستان مەفروزە ڕێز لەمە بگرێ بەڵام ئەوان هەم فۆکەسێکی میدیایی توندیان خسۆتە سەر و لا من کاتاڵێن ئێمە پێشوازی لێ ناکەین ینی سەر کۆمار چۆنە بێ لە هەولێر پێشوازی لێ نەکرێ بەڕام بڕوا بۆ نەجەف بڕوا بۆ کەربەلا بڕوا بۆ بەسڕا پێشوازی لێ بکرێنی مەسەلە ئەم گرەیە وام قدەیە بە نظری من ئەبێت تێپەڕەندرێ بەشێکی زۆری کێشەکان حەلەکرێ و لەگەڵەوە ئێمە محکومی یەکێتی و پارتی محکومن بەوەی کە بەیەکەوە حکومەت پێک بێن گرفتەکان سپاسەکەم کاکی تۆرەگە بگەرم لای بەرزت پێ دوایە قورسە لە هەژدەی مانگە بتوانرێت دەستی سەرۆکایەتی پەرلەمان هەڵبەبژێردرێت و بتوانێت مەسلەی سەرۆکایەتی هەرێمیش کە باز دەکرێت بەرپرسانی پارتی باز دەکەن کە لە یەکەم کۆبوونەوەدا ئەم پرسە دەبێت یەکلا بکرێتەوە. ڕاستیان شتێک ڕوونکەمەوە چونکە من دیارە پامەکەم بە ڕوونی لەو چ نەگەشتە بە میوانە بەڕێزەکەتان من دێرە باسی استحقاقی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانیم نەکردووە لە بەغدا لە هەرێمی کوردستان لە کەرکووک باسی ئەو کێشەم کردووە وەصفی ئەو کێشەم کردووە تحلیل و شیکاریم بۆ کێشە کردو کە لە نێوانە و دوێدا هەیە و ئینعیکاسی خراپی هەبوو بە لەسەر تاکی کوردو لەسەر کۆمەلگای کوردی تر بینە سەرەوەی کە مەسەرەن سەر و کۆمار ئایا استحقاقی یەکێتی نیە ئەو بابەتێکەوە مەسەرەن پارێزگاری کەرکووک استحقاقیەوە نیە یان پۆستەکانی تر لە هەرێمی کوردستان سەرۆکی هەرێم سەرۆکی ئەنجومەنی وەزیران سەرۆکی پەرلەمان جێگرەکانی وەزارەتە سیادەکان وەزارەتە خەدمەکان وەزارەتەکانی تر و پۆستە حساسەکانی ناو دەسەڵاتی دادوەری کۆمەڵێک ئەم مدیر عامە گرنگانەی کە مدیر عامی دیوانی وا هەیە بەقەدەر وەزارەتی گرنگی هەیە من ناتون باسیمانە بکەم ئەگەر بین باسی ئەم شتانە بکەن لەوە چێ لەگەڵ دابشکاریەک بکەین بۆ یکەوە هێزە سیاسەکانی هەرێمی کوردستان استحقاقیان چۆنە لە پێم وایە پارتیەکەتی زۆر قەرزاربار دەبنەوە لەسەر ئەو قەزیانە چونکە بەڕاستی پۆستەکان دەبینین و ئەزانین چۆن دابش دەکرێت ئێمە تا ئێستا سیستمێکی خاڵبندیمان نییە بۆ یکەوە بین سیرکەن بزانین ئایا ئەو پۆستانە بەرامبەر بە چ خاڵێکەوە ئایا مەسەلایەنەکان چەند خاڵیان بروتاکو بزانین استحقاقی کێ نیە من نامە ناو ئەو مەعمەعەیەوە و ئێستا باوەڕ ناکەم باوەڕم وایە ئەم بەرنامەش هەم بۆ ئەوە نییە بەڵام ئایا سەبارەت بە پرسیارەکەی بەڕێستان فعلا من نازانم ئایا مەسەن کۆبوونەوەکە دەکرێت یا ناکرێەوەی کە دەبینین ئەوەی کە لە ناو میدیاکان باسی دەکەن و ئەو خەبەرانەی کە لە کۆبوونەوەکانان پێمان دەگات دەبینین ئامادەکاری دەکرێت بۆ کۆبوونەوەی هەژدەی مانگ من پێم وایە ئەو خلافەی کە هەیە لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان کە بەستنەوەی مەسەن پارتی دیموکراتی کوردستان دەیەوێت قەزیەی
هەرێمی کوردستان بە جیاواز لە قەزەی کەرکووک و قەزەی بەغا تەعامل لەگەڵا بکە ئەو نقطەیەکی خلافە لەگەڵی کێتی نیشتیمانی کوردستان کە ئێوە هەرسێکیان پێکەوە و دانانی هەردوو کۆبوونەوەکەش لە 18 مانگ دەرالەتێکی واضحە لەسەرەوەی کە یەکێتی نیشتیمانی ئێوە هەردوو قەزەکە لە یەک کاتە حەل بکە. پێم وایە ئەم قەزیە ئەگەر پارتی دیموکراتی کوردستان نەگەوری بێتە ڕێکەوتن لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو ڕۆژیان دادەنەدەنا. بۆیە پێم وایە ئەو کۆبوونەوەی دەکرێت بۆی کە تحلیل دەکەم لەوە چ نشکرێت چونکە ئەمانە هەموو شتێک لە سیاسەدا ممکنە سبەینە پارتی دیموکراتیەکان هەڵوەستەکەی بگۆڕێ یان پشمان بێتەوە لەوەی کە لە 18 مانگا بکری یان شوێنی کۆبوونەوەکەی ئەنجومەنی پارێزگاری کەرکووک نەکرێ کۆمەڵێک ئەگەر هەن لە بەردەما کۆمەڵە سیناریۆ هەن لە بەردەما کە ئەمانە هەمویان دەلالەت دەکەنە سەر ئەوەی کە ئەم کۆبوونەوەی کە ئامادەیی بۆ دەکرێت شەردنێ لە 100 لە 18 مانگا بکرێ بۆ بەتابەتی ئەنجومەنی پارێزگاری کەرکووک مەسەن تا ئێستا یەکلایی نەبووتەوە لە پەرلەمانی کوردستانیش تا ئێستا مەسەلەن هەر قسە هەیە کە کۆبوونەوەکە دەکرێت بەڵام ئایا ئاجەندای کۆبوونەوەکە چییە کێ دەبێتە سەرۆکی پەرلەمان کێ دەبێتە جەگری یەکەم کێ دەبێتە جەگری دووەم چۆن ئەم پۆستان دابەش دەکرێت ئەمانە ڕەبتیە بە ئەنجومەنی وەزیرانەوە چییە بە وەزارەتەکانەوە چیەوە چەند هێز بەشداری دەکەن لەم حکوومەتەدا بەڕاستی ئەمانە هەمووی کێشیان هێشتا یەکلای نەکرێتەوە بەڵام 18 مانگ کە کۆبوونەوەکە دەکرێت دیارە لەسەر اتیفاقێکی نێوان پارتی یەکێتیە اتیفاق کراوە نەک نێوان کۆی ئەو لایەنانەی کە ئەگەری بەشداربوونیان هەیە لە ناو کابینەی حکوومەدا. بەڵێ سپاس دەکەم دکتۆر دوای ناوبڕەکە دەگەرم و لای بەرز قسە لەسەر ئەوەکەی ئایا زەرورەت بۆ هاوڵاتیان پێکێنانی حکوومەتە یاخود مەسەلەن یەکلاکردنەوەی پۆستی سەرۆکێریم و کێشەکانی بەغداشە دەگەرم و لای بەرز ناوبڕێک و دەگەڕین وڵاتان بینەرانی بەرز. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوڵۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیاراندایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داوڵۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەربان دادەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 070 224 75 74 یان 050 194 36 37. فانسینێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکی سڵاتان لەوێت بینەرانی بەڕێز کاکتۆر سەبارەت بەوەی کە پرسیارەکە بە زەرورەتی یەکلاکردنەوەی کامیان حکوومەت سەرۆکایەتیێرێ کێشەکانی کەرکووک کامیان زیاتر زەرورترە مەسەرن بۆ هاوڵاتیان هەرێمی کوردستان کە یەکلا بکرێنەوە. وڵا هەرمی زەرورەتی هەرمۆیشی لە یەک ئاسان پێم وایە زەرورەتێکی قسوایە بۆ ئەم بابەتانە پێکەوە سەرۆکایەتی هەرێم سەرۆکایەتی حکوومەت سەرۆکایەتی پەرلەمان و کەرکووک و ئەو کێشانەی کە لە نێوان لایەنە سیاسەکانە هەیە چونکە هاوڵاتی چاوەڕێی خزمەتێکا کامڕۆ چاوەڕێی ئەوەیە کە چی بۆ دەکرێەوە بەتەمای ئەوەیە ئەدای حکوومەت و بە شێوازێک بێت کە پاشەکەوتی موچە نمێنێت کە ئەو بارودۆخابووری کە بەسەر هەرێمی کوردستان کۆتایی پێ بێت و موچە و ئەو بودجەیە کە بۆی دێ بە شێوازێکی باش دای بەشیکە لە هەمان کاتە ئەمە کێشەیەکی مێژووی تاریخیمان هەیە لە کەرکووک دەبێم کێشەیەش چارەسەر بکرێ بەڵام ئەوەش بزانین بەدانانی پارێزگارێک بۆ کەرکووک ئەم کێشانە چارەسەر نابێ. ئێمە دوو قەزەلیەک جا بکەینەوە قەزەی دانانی پارێزگای بۆ کەرکووک و قەزەی مادەی سەوچوت دوشتی لەیەک جودان. پارێزگارێک بۆ کەرکووک کێشەی نێوان نێکێتی و پارتی دیموکراتی کوردستانە بە دەرەجە یەکەم پاشان کورد بە عام لە کەرکووکە. ئایا مەسەلەن پارێزگارێکی عەرەبێ خراپ نییە بۆ کورد تاکو پارێزگارێکی کورد بێ باشتر بێ بە کورد بێگومان ئەگەر پارێزگارێکی کورد بێ بۆ کورد باشترە لەوەی کەوا پارێزگارێکی عەرەبێکەوە ئێستا دەبینێن ئەو کابرایە کە جەگری پارێزگارە و دەسەڵاتەکانی پارێزگار بەکاردێنە و خەڵکی بێتاقەتن بەم دەسەڵاتی ئەوە هەیە بۆیە بۆ کورد لە کەرکووکە باشتر کە پارێزگارێکی کوردی هەبێ. ئەمە خەڵکی کەرکووک ئیسفادە لێ دەکەن بەڵام بۆ عامی کەرکووکیەکان و بۆ ناوچە دابڕاوەکان و بۆ ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان و بۆ مادەی سەوچن ئەو بابەتێکی قوڵە کاکە 4
لە 2023 لە 2005 کە بۆتە مادەیەکی دەستوری تاکوسا کە 14 ساڵە بەڕاستی چارەسەر نەکراوە ئەمە بڵێن وەڵام کۆبوونەوەی پارتی یەکێتی لە ئەنجومەنی پارێزگار هەموو کێشەکان چارەسەرەکە وانە کێشەیەکی چارەسەر کێشەی ئەنجومەنی پارێزگار ئەوجە چارەسەر بێ بە شێوازێکی کاتی و کێشەی مەسەلەن پارێزگارێ بۆ کەرکووک ئەوە چارەسەر دەبێت بەڵام ئادای ئەم پارێزگارە وەکو پارێزگارەکانی کێشوو وەکو بارودۆخی کە لە کەرکووکە هەبوو کە پارتی یەکێتی لەوێ دایان کرد ئاوا دەبێت و بۆ شێوازە دەبێت ئەمە هەمووی دەبێت چاوەڕێ بکەین بزانین ئەو سینەورانە چین لە بەردەما استراتیژیەتی ئەمان استراتیژی بنیادنانە یا استراتیژێکی بە هەمان شێوە دووبارەکردنەوەی ئەو مێژوویە کە لە ڕابردووە هەبوو ئێمە نادە بە شێوازێکی تەکتیکی لەم قەزانە بڕوانێ بە شێوازێکی استراتیژی لەم قەزانە بڕوانێ بەڵ سپاس دەکەم دکتۆر بەڵام دواتەگەنم و لای بەرز لەسەرەوەی کە بۆ هاوڵاتیان کامیان زەروتر لە مەسلەی سەرۆکایەتیێرم کە زووتر کارا بکەوە یاخود مەسلەی حکوومەت کە زووتر پێک بێنەکانیان زیاتر نزیکن لە هاوڵاتیان دەگرم و لای بەڕێزت کەک ئەنوەر سەبارەت بەو ڕێکەوتنە سیاسێکی یەکێتی نیشتیمانی داوای دەکات بە دیاریکراوی چەند تەوەر لە خۆی دەگرێت هەمووی ئەوەیە کە یەکێتی دەستکەوتی حیزبی تدابیا خودی چی بۆ خەڵک تێدایە؟ نەخێر بۆ دەستکەوتی حیزبە یعنی یەکێک لەو لەنا ئەو پرۆژەیە یەکێتی نیشتیمانی کوردستان داوای کردو خەرجیەکانی سەرۆکایەتی هەرێم ئەنجومەنی وەزیران و وەزارەت و سەرۆکایەتی و دامەزراوەی پەرلەمان 105 زیاتری بودجەی هەرێمی کوردستان نەبێ ئێستا لە 100 چەندە زیاترە زۆرە بەڵێ بێگومان زیاترە ئەمە یەک دووهەم مەسەلەن داوای کردو کەیسی لەم پرۆژە داوای کردو کەیسی کەمینەکان بە جۆرێک بێکە هێزە سیاسیەکان لەناو پەرلەمان ڕێکی بخەنەوە و فۆرمەڵە بەندێک بکرێت کە بەپێ ئیستحقاقی ئەوان بێ مەسەلەن ئەوان وەکو یەکێ لە ئەندام پەرلەمانەکانی بستنەوەی گۆڕاوەتی بۆ چی بێ کاندیدێکی یەکێتی یا پارتی یا کۆمەڵی ئیسلامی 100,000 دەنگ بێنێ ئەنجایە بە ئەندام پەرلەمان بەڵام کاندیدێکی تورکمان و مەسیحی و ئاشوری پێویستی بە 500 دەنگ بە 1000 دەنگ بێ بە ئەندام پەرلەمان و 11 کورسیش لە کاتێکە ئەوانەوەدایان ئیستحقاق نییە ئەمە ناکاتەوەی کە ڕێز لە کەمینەکان نەژرێ پێویستە ڕێک بخرێتەوە خودی کەمینەکانیش مەسەلەن ئەو گلەیان هەیە و مەسەلەن لە یەکێتی نیشتیمانی داوای کردووە سیستەمی لە پەرلەماندا یاسایەک دەرچێ و سیستەمی پەرلەمانی تەقوێت کە ئەوەی کا بۆ هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی هەرێم لە داهاتووە کە سیستەمەکە پەرلەمانی بێ و مەسەلەن داوای کردووە کە دەرچوونی یاسایەکی نوێ بۆ داواکاری گشتی و دەرچوونی یاسایەکی نوێ بۆ فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە خۆ فەرمانگەی پەیوەندی دەرەوە یاسایەکی نییە چۆن بەڕێوەچێت نەخێت ئەو پەیوەندی دیپلۆماسیانە چۆن ڕێگەخرێ و مەسەلەن یەکێتی نیشتیمانی کوردستان داوای کردووە هەموو هێزە سیاسیەکان تیا بەشدار بن و مەسەلەن ئەڵێ مادام کە حکوومەتی هەرێمی کوردستان خودی جەنابی کاگنێ شیروان بارزانی لە فیستیڤالی گەلایۆژی پێرار ساڵە وتی سلێمانی پایتەختی ڕۆشنبیریە مەسەن کە پایتەختی ڕۆشنبیریە یەکێتی نیشتیمانی داوایەکی تەبیعیە بۆ خەڵک داوای کردووە وەزارەتی ڕۆشنبیری بهێنرێتە سلێمانی و بەشێ لە ئەو لایەنە پەیوەنددارن بۆ مۆزوعەوە شتێکی قورس نییە و مەسەلەن پاشەکەوتی خەڵک لە زووترین کاتا بدرێتەوە هەرچەندە منەمێ ئەو بڵێم لە کابینەی پێشووی جەنابی کاگنێچی و جەنابی کاقوات لەو هەموو قەیران و گرفتەی کە بەسەر هەرێمی کوردستانە هات و شەڕی داعشوانە مەسەلەن تا ڕادەیەکی باش ئیداری هەرێمی کوردستانیان داوە تا ڕادەیەکی باش لەو شەڕ و گرفتانەی داعشوانە سەرکەوتو بوو و ئێستا کە ئاڵوگۆڕێک پێک هاتووە لە پۆستی سەرۆکی حکوومەت لە نێوان لەناو پارتی دیموکراتی کوردستانە ئەوەش بۆ خۆی گرفتێکە منە تەسەورەکەم جەنابی کاگنێچی مەسەلەن هەندێک سەرچاوە باز لەوەکەن کە هێشتا بەخۆش پارتی دیموکراتی کوردستانیش ڕێک نەکەوتون لەسەرەوەی ئایا ئەو دەسەڵاتانەی سەرۆکایەتی هەرێم دوای سەرکردنی پۆستی سەرۆکی هەرێمی پێشوو دراوە بە بەشێکی دراوە بە ئەنجومەنی وەزیران و بەشێکی دراوە بە ئەنجومەنی قەزا ئایا هەموو یەگەڕێتەوە بۆ سەرۆکی هەرێمی کوردستان ئەوەی من بزانم جەنابی کاگنێچی توێتی ئەگەڵ پۆست سەلاحیەتیانم نەبێ من ئەو پۆستە وەرناگرم و حەقیقەتیش وایە سەرۆکی هەرێمی بە دەسەڵاتەکانی ئەوە بگەڕێتەوە بەسەر ئەمە گرفتێکە و هێزە سیاسیەکانیش پێیان ینی ئەوەی کە لە میدیاکانی ژەی بیستین هەندێک هەز بە مەترسیەکەن بەڵام لەگەڵەوەسا ئەم پرۆژەیە یەکێتی نیشتیمانی کوردستان حەقی هەیە کە داواکاری و بەرژەوەندەکانی خۆشی تیابێ بەڵام بەرژەوەندەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەشێکی زۆری یەکسانە بەکۆی بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان مەسەلەن لە یەکێتی نیشتیمانی ئەڵێمە من وەکو یەکێتی نیشتیمانی دوو پۆستی سیادی مەوێ لە وەزارەتانە و لە وەزارەتە خزمەتگوزاریەکان ئێمە 4 وەزارەتمانەیە و لە دەستەکان ئێمە 2 دەستەمانەوە میستحقاقی حزبیە بە پێ و 21 کورسێکی هێناوێتی ئەو بێگومانەوە حەقی خۆیەتی و مەسەلەن کۆمەڵی ئیسلامیش حەقی هەیە بە قەرحە کورسێکی خۆی ئیستحقاقی پێ بدرێەوە ئەگەر کۆمەڵی ئیسلامی مەسەلەن بۆی باسی کۆمەڵی ئیسلامیەکە لەبەرەوەی لە ستۆدیۆکە ئەوانین ئەگە کۆمەڵی ئیسلامیش ئەم پرۆژەیە بنووسێ چییە نووسێ
بێ بەشێکی پەیوەندی بە ئیستحقاق حیزبەکەەوە بێ و بەشێکی ئۆتۆماتیک پەیوەندی بە خەڵکەوەیە و حیزب ژنێنەراتی زۆر باز دەوێت جیاوازی چییە لەو ئیتفاق سیاسیەکەیەتی نیشتمانی داوای دەکات لەگەڵ ڕێکەوتنە استراتیژیەکە جیاوازەکە چی ڕێکەوتنە استراتیجیەکە لە هەلومەرجێکی تایبەتە هاتە پێشەوە پاش شەڕی ناوخۆ لە دبلن و ئاڵگۆڕێکی زۆر بەسەر بارودۆخی سیاسی ناوچەکە و هەرێمی کوردستانە هاتووە مەسەلەن کاتێک کە ڕێکەوتنی دبلن ئیمزا کراوە ساڵی 1970 و ئەنا دوای ڕێکەوتنە استراتیژی مەسەلەی نەوت نەبوو ئێستا نەوت گەورەترین گرفتێکی گەورەیە لە هەرێمی کوردستان و مەسەلەن یەکێتی نیشتیمانی ئەڵێ مەسەلەن داهاتی نەوت ئەبێ شەفاف بێ و بە شێوەیەکی ئاشکرا بێ ئەوە گرفتێکی گەورە بوو کە لەم ڕێکەوتنە جێگایەکرێتەوە و ئەو پۆستانەی کە بە دوای پاشەکشەی یا بە دوای کشانەوە بایکۆتکردنی کابینەی هەشتەم کۆمەڵی ئیسلامی یەکگرتووە و بستنەوەی گۆڕان کردیان و پارتی دیموکراتی کوردستان هەمووی پڕکردەوە یەکێتی نیشتیمانی ئەڵێ بێ بە شێوەیەکی ئیستحقاقی دیسان دابەش کرێتەوە حاصل یەکێتی گلەیی هەیە لەوەی کە لە ڕابردوودا ئیستحقاقەکانی خۆی وەکو پێویست وەرنەگرتووە بەقەدەر 18 کورسیەکەی و داوای زیاتریشی نەکردووە و لەگەڵەوەش تەنها داوای 21 کورسی دەکات چونکە گوێنە پسانی یەکێتی دەڵام دەبێ حسابی جوگرافیا هێز ئەوانەش بکرێت ئەمە بە تەسەوەری من دیوە معنەویەکەیەتی ئەگەر پارتی دیموکراتی کوردستان من نظرم وایە پارتی دیموکراتی کوردستان حساب لەسەر دیوە جوگرافیەکەش و هەیمەنەی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەشێک لە هێزی پێشمەرگەش کە لە ژێردەسەڵاتی یەکێتی نیشتیمانی و واقعیتێکەیە و ناوچەی سەوز لە ژێردەسەڵاتی یەکێتی نیشتیمانی ئەو واقعیتە پارتی دیموکراتی کوردستانی جیاوازانێ و ئەمە دیفاکتۆیە لەگەڵەوەی کە ناخۆشە ئێمە پێمان خۆش و هێزی پێشمەرگەیەکی یەکگرتوو هەبێ حکوومەتێکی یەکگرتوو بتوانێت هەموو خەڵک بێ و ئەو گرفتانەی کە هەیە نەمێنێ ئێستا شەر دویدارەیە دویدارەی نییە بەڵام گیرروگرفت هەیە لە نێوان ئەو دوو هێزە باشە بەڵام تۆ مەسەلەن هێزی جیات هەبێ بەڵام تۆ دیقەت بە لە دوای ڕووداوەکانی کەرکووک و ڕیفراندۆم بەشێک لە لیوای تایبەتەکان هەڵۆشانەوە مانەوەی کە گرفت هەیە بێگومان گرفت هەیە گرفتەکەوەیە بە نظری من ئەگەر هێزە سیاسیەکان هەمویان بەشداری بکەن مثلا کۆمەڵی ئیسلامی گۆڕان تانەوەی نوێ هێزەکانی تریش بەشداری کە نەتوان بەشداریکردنیان نەتوانێت باشتر پرۆسەکە سەرکەوتو کالەوەی کە بەشداری نەکەن بە شەرتێک بە شەرتێکەکەم ئیستحقاقی خۆیان بدرێتێ دووهەم مانایەوە نییە کە لە حکوومەت بوو هیچ نەڵێ بەڵام ناکرێت ئەوەی کارنێکی قسەیەکی جوانی هەیە ئەو قسەیە ئەڵە بەشێ لە هێزە سیاسەکان بەڕۆژ لە حکوومەتن بە شەویش ئۆپۆزیسیۆنن بەڵام مەسەلەن تۆ کرێ مەسەلە حکوومەتەکەش کارنامەکەی جێبەجێنەکە هێزە سیاسەکان خۆ ناکرێ ئەکرێ بەشداری نەکەی ئێستا من نظرم وایە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر ئەو بەرنامەی قبول نییە بەشداری نەکە ئەمە یەک دووهەم ئەبێ ئەو حەقەبدا پارتی دیموکراتی کوردستان 45 کورسی هەیە سێهەم ناکرێت یەکێتی نیشتیمانی کوردستان ئیتفاقەیەک ئیمزاکە و بەشدار بێ بەڵام سبەینە لە میدیاکانەوە بڵێ ئێمە ئاگامان لە کەیسی نەوت نییە و ئاگامان لە کەیسی دیبلۆماسی نییە ئەوە بە تەسەوەری من باش نییە و ئەمە بۆ کۆمەڵی ئیسلامیش ئەگە بەشداری بکە ناکرێت مەسەلەن بڵێ ئاگام لەوە نیە ئەبێ مەسەلەن شەراکەت قبولکە بە قسەکردنیش مانای ئەوە نییە کە کەس قسە نەکە بەڵام ئۆپۆزیسیۆن بوون بە نەزەری من ینی پڕۆژەیەکی سەرکەوتوو نەبوو لە هەرێمی کوردستان خۆشت باشتر زانی بۆ پڕۆژێکی سەرکەوتوو بەلایەوە بەڵێ دکتۆرەگە بگەرم وڵای بەرز سەبارەت بە مەسەلەی زەرورەتی کاراکردنەوەی مەسەلەن سەرۆکایەت تێرەمیان حکوومەت کامیان مەسەلەن زەرورترەوەی کە یەکلا بکرێتەوە بۆ بەتابەتی بۆ مەسەلەی کۆتاییێنان بە پاشەکەوتی موچە یەکەم قۆناغ دەبووە پەرلەمان لە کاتی خۆیان سەرۆکاتی هەڵبژێرابە و دەست بەکار وایەوە ئەو یاسا و ڕێسان لیژنەکاندا بمەزرابایە و ڕێساوی یاساکانە کە پێویستە بۆ خەڵکی لە یەکێ لەوانەکە نێشتنی پاشەکەوتی موچە ئەمانە و ضرورەتی یەکەم بوو ئەوە پەرلەمانی کوردستان دەست بەکار بووە و تشکیلکردنی حکوومەت ضرورە بۆ هاوڵاتیان بۆی کەوا تشکیلکردنی حکوومەتێک بێ کارنامەکەی دیار بێ مەسەن ئامانجی دیار بێ دەیەوێت 4 ساڵ داهاتوە چی بکە بۆ خەڵکیمە زۆر گرنگە و پاشان بێنە سەر سەرۆکایەتی هەرێم بە هەرچەند سەرۆکایەتی هەرێم یاساکەی ڕاگیراوە تا ئەوەندەی کە دەبێت دیسان و تەفعیل بکرێتەوە لە پەرلەمانەوە کار لەسەر بکرێتەوە ئەمانە هەموویان ئەمانە ضرورن چونکە ئەمانە مؤسساتی سیاسی ڕسمی وڵاتن فۆرمەلی یعنی بە شێوازێکی ڕسمیە دەبێت ئەمانە کار بکەن لە 4 ساڵی پەرلەمان 4 ساڵی هەڵبژاردننا و کە پەرلەمان هەڵبژێرێت دوای حکوومەتی هەڵبژێرێت پاشان ئەمانە کار بکەن بۆی کەوا ئەمانە ضرورەتن
دەبێ هاوڵاتی ئەمانە ببینێ و بەرەنجامەکەی بینێ ئەدای ئەمانە بەس کاک دکتۆر خۆی بەشێک لەم حکوومەت و لەمانە بەڵام ئەوەی کرد جێگەی داخە ئەوەی جێگەی داخە بۆ شاژی گەورە نێوان ئەم وەساتانە و هاوڵاتیانە هەیە هاوڵاتیان بەردەوام گلەی و گازەندە و ڕخنە و ڕخنەی قولیان هەیە لەم دامەزراوە سیاسەن ئەم دامەزراوە سیاسەن بە جۆرە مامەڵە دەکەن کە داخوازی و خواستی هاوڵاتیان بە جۆرێکی ترە بەڵێ بەس پێشتر ناکۆکی زۆر هەبوو لەسەر سیستەمی سیاسی ئەگەر ببێتە پەرلەمانی لە بڵێ ئەگەر لە هەژدەی مانگەمە ئێگلا بکرێتەوە و یاسەکە پێویستی بە هەموارکردنەوەیە ناکۆکی قورس نییە لە نێوان لایەنەکان لەسەر ئەم پرسە هەمووی ئەوانە دەگەڕێتەوە بۆی کەوا چۆن لایەنە سیاسیەکان اتفاق دەکەن کە کابینەی نوێی هەرێمی کوردستان ما بڵێن سەرۆکاتی هەرێم سەرۆکاتی حکومەت سەرۆکاتی پەرلەمان و ئەم تشکیلە نوێیە چۆن دادەمەزرێنەوە دەبێ ئەمە لایەنەکان سیاسەکان بکەونە ڕێککەوتنێک بۆی کەوا ئەم شێوازە لە دەسەڵات ئەم شێوازە لە مؤسسات بۆ شێوازێک بێ حەفڵ کە خۆیان دەیانەوێت و بۆ هاوڵاتیانش باش ئەگەر گەشتە ڕێککەوتنێک بێگومانە ئەو شتانە ئاسان دەبێت لە بەردەم لایەنە سیاسەکان بەڵام پێچوان ئەگەر بێت و ناکۆکی هەبێ و یەکڕایی نەبێت لە نێوان لایەنە سیاسەکانە بەڕاستیەوە درێژە دەکێشێ و چەند مایەکەوە پەرلەمان هەڵبژێراوە مەسەن انتخابات تەواو بووە و دانیشتنی پەرلەمان بەکراوەی هێڕاوەتەوە بەڕاستی چەند مایەکتری پێدەچێ بۆی کەوا بکەونە ڕێککەوتن بەڵام من داوام لایەنە سیاسیەکانەوەیە کە بە زووترین کات بگەنە ڕێککەوتنێ بۆی کەوا ئەم کێشانە چارەسەر بکرێن هەرێمی کوردستان بکەوتە سەر سکەی تایبەتی خۆی بۆ دامەزراوە سیاسەکانی پەرلەمان حکوومەت سەرۆکاتی هەرێم بۆیکا بە شێوازێک کار بکەن کە خواستەکانی هاوڵاتیان بەدی بێنرێت چونکە هاوڵاتی زەرمەندیەکەمە لێرە مەسەرەن سیاسەتەکان دەستەی نخبەی سیاسی چه زەرێکی کردووە لەم قەزیانە ئیلا ئەوە نەبێت کاتە کوژێر بۆیکەوە خواستەکانی خۆیان زیاتر بەدەست بێنن بۆیکەوە بتوانن زیاتر هەژمونی خۆیان بسەکەن بەسەر دامەزراوە سیاسەکان بەسەر دامەزراوانەی کە مولکی هاوڵاتیانە کە هاوڵاتیان دەنگی پێداون کە هاوڵاتیان هەڵیان دەبژێرێ لە هەمان کاتە دەبێنی هاوڵاتیان بۆتە قوربانی ئەو کێشە سیاسانە کە لە نێوان لایەنە سیاسەکانە هەیە بۆ تشکیلکردنی کابینەی نوێ تشکیلکردنی حکوومەت و سەرۆکایەتی هەرێمی کوردستان و ئەو مؤسساتە سیاسانەی کە فعلەن دەبێ هاوڵاتی بە بەشێک لە خۆی بزانێ و خزمەتی ئەوانی پێ بکرێت بەڵام لە ڕاستە دەبینی سابۆتە قەیرانێک کە هاوڵاتی تیا زەرمەند بووە بەڵای سەبارەت بە مەسجۆر باسی شەراکەت دەکرێت کە پێشتر پەیرە و نەکرا پێ دوای ئەم جارە شەراکەت مەسلەی حکومەتداری لە مەسلەی بڕیاردان لە مەسلەی مەسەلەن ئابووری ئەوانە بتوانرێت بێتەکایەوە من هیوادارم ئەم جارە قۆنا ئەم کابینە نوێیە شەراکەتی حەقیقی نێوان لایەنە سیاسەکان هەبێ بۆ ئەو لایەنە سیاسیانەی کە بەشداری دەکەن لە حکوومەتەوە ئەگەری بەشداریان هەیە شەراکەتێکی حەقیقی بکەنە بنەمای سەرەکی کاریان بۆیکەوە هەموو لایەنە سیاسەکان خوان بینەوە لەم حکوومەت و لەم کابینە و لەم مواساتە سیاسیانە بەڕاستی گرفتێکی سەرەکی ئەم مواساتانەی کە ئێمە هەمان لە هەرێمی کوردستان بە سەرۆکاتی پەرلەمان بە حکوومەت بە کابینەکانی تر ئەوەیە کە ئێمە شەراکەتێکی حەقیقیمان نەبینیوە فعلا نێوان لایەنە سیاسەکان ئەگەر دوو هێزی سیاسی بن بۆ نمونە پارتی یەکێتی ببن سەر دەکەی زۆنی زەرد و زۆنی سەوز بەڕوونی دەبینرێت مەسەڵەن دەسێرەکە ئاسایشی ئەو لا ئاسایشی ئەملا بە جۆرێک مەسەن مامەڵە دەکەن ئەمانە بەڕاستی نەک شەراکەتی حەقیقی نەمە دابەشکارێکی قوڵ هەیە لە نێوان لە ئەم دوو هێزە سیاسیە بگرە ئەگەر حکوومەتەکەش بن کە فراوان بوو سەرەکەن شەراکەتەکە شەراکەت نەبوو بەڵکو بەشداریکردن بوو لە ناو شەراکەت ئەوەیە کە تۆ بی لە جمگە سەرەکیەکانی ئەم حکوومەتە لە بڕیارەکە سەرەکیەکانی ئەم حکوومەتە ئەم دامەزراوە سیاسیانە تۆ هاوبەش بی پێکەوە بڕیار بدەن کە ئەمەش بەڕاستی سیستم و نظامێکی ئێمە ئەگەر سەری دیموکراتی تەوافقی بکەین ئەگەر سەری ئەوە بکەین کە چۆن دەسەڵات هاوبەش دەکردنەوە لایەنە سیاسەکانە بەڕاستی بۆ شەوازنێک کە دایرەمی کوردستانە گوزەری کردووە بەڵێ سپاس دەکەم کەنوەر کاتمان زۆر کەمەوە پێ دوای حکوومەت کەی پێک دێنرێ زۆر دەخانێ بە تایبەتی کە پرسی سەرۆکایەتی هەرێمیش خراوەتە پێش پرسی پێکەنانی حکوومەتەوە ڕاستیە ئەوەندەی کە پەیوەندی بە سەرۆکایەتی هەرێمەوە هەیە لەسەر دووسێ گرفتیەکی لەو گرفتانی کە باسم کردەوەی کە بە نەجەناوی کاگنێتی داوای کردووە سەلاحیەت و دەسەڵاتەکانی پێشویان بۆ گەڕێتەوە و یەکیشیان گرفتەکەەوە یەکێکی نیشتیمانی کوردستان داوای کردو سیستەمەکە پەرلەمانی بێ لە هەڵبژاردننی داهاتووە ئەم دوو گرفتەی لە بەردەمایە بە نەزەری من ئەگەر ئەمە سەرۆکایەتی هەرێم ئۆتۆماتیک بکوێتە سەر سکەی خۆی ئەو خاڵێکی خاڵێکی تریش منیش تەییدی قسەکانی دکتۆرەکە مەسەلەن
خۆشگوزەرانی و بەرژەوەندی خەڵک و داخوازیەکانی خەڵک لەسەر و هەموو شتێکەوەیە ناکرێت حکوومەتەوەنە تەخیر بێ بۆی گرفتەکانەوە و ئەبێ لە یەکەم و یا لە سەرەتاییترین یا لە سەد ڕۆژی یەکەمی کابینە حکوومەتە سەرێ مەسەری پاشەکەوتی موچەلا ببرێەوە قەرزەکانی خەڵک بدرێتەوە و خۆشگوزەرانی خەڵک و مەسەلەن سلفەی زەواجە چی ئەوانە لە کاتێکا کە ئێستا پەیوەندیەکان لەگە حکوومەتی عێراقی ڕێکراوەتەوە حکوومەتی عێراقی ئامادەیە بودجە و مەسەلەن بودجەی هەرێمی کوردستان بنێرێ و بەڵامیشتنیشمان بەرپرسیارنی لە دوواکەوتنی کە مەلەفەکانی تێکەڵکردویەتی بەرپرسیارنی بێگومان یەکێتی نیشتیمانی کوردستان بەقەدەر خۆی بەرپرسیارەتی لەسەر شانە بەڵام گرفتەکانەوە یەکەم بۆم باس کردی یعنی یەکێتی نیشتیمانی داوای کردو گرفتەکان بە یەک پاکێج هەل بکرێت و پەیوەندیەوە کات دوواکەوتنی حکوومەت نییە آخر خۆ ناکرێ باشە بە نظری جەنابەت ڕاستە مەسەلەن لە نیوەی حکوومەتەکە دیسان گرفتەکان دروست بێتەوە لەسەر پارێزگاری هەڵبجەیە لەسەر سەرۆ کۆماریا لەسەر وەزیری دادیا لەسەر حیستەخە لە ئێستاوە بە نظری من یەکێتی و پارتی محکومن بەوەی کە یەکێتی و پارتی محکومن بەوەی کە حکوومەت پێک بێنن و محکومن بەوەی کە دەباشان و سەری ڕەش سازش بکەن لەسەر ئەم مەسەلانە و بە ئیزافەی هێزەکانی ترکە لە کوردستانە دەنجیان هێناوە شەریک بن ئیستیقاقی خۆیان هەبێ بەشدار بەبێ یەکێتی حکوومەت پێک نایێنرێت کۆبوونەوەی پەرلەمانیش ناکرێت پارتی دیموکراتی کوردستان خۆی ڕایگەیاندووە کە بەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان حکوومەت پێک نایەنن و حکوومەت پێک نایە ئەگەر کرامە ئەگەر یەکێتینێتە پێشەوە پارتی دیموکراتی کوردستان تەجربەی پێشوشی هەیە مەسەلەن بەبێ یەکێتی نیشتیمانی حکوومەتی پێکێنا لەگە بزوتنەوەی گۆڕان دوجا بزوتنەوەی گۆڕانی لە هەولێر دەرکرد ئەو تەجربەیەک بوو کە بینیمان لەبەرەوە بەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان ممکن نییە حکوومەتی زۆر سوپاس بۆ بەڕێزانان حسێن ئەندامی مەکتەبی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی هەروە دکتۆر ئیبراهیم محەممەد عەزیز مامۆستای زانکۆ سوپاس بۆی بینێرانی برە سوپاس بە هۆکارانم خواتان